تاریکی باڵی بەسەر پرۆژەی ڕووناچیدا کێشاوە. شکستی حکومڕانی یەکێتی و پارتی هاوڵاتیانی ناچار کردووە بۆنیتی ئۆتۆمبیلەکانیان بکەنەوە و بە باتری ئۆتۆمبیلەکانیان ڕووناچی دوکانەکانیان بە داگیرساوی بهێڵنەوە. وڵای بەڕاستی وەزعمان نییە زانین معقول نییە، یعنی ئەم پرۆژەی ڕووناکیە بۆ بە تاریکی لێمان ئەوە تا لە وڵاتانی تر شەڕ و ئاژاوێ وڵاتی خۆمان ئارامە سەقامگیرە کارەبا نییە بەڕاستی. ئەمە وەزع نییە لەم خەڵک، یعنی ئەم خەڵکی تایە بەڕاستی. وڵای ئێمە لە مەجبوریە ئیسا وارمەناوە لە باتری سیارە بۆ شەحنی موبایل بۆ گڵۆب، یعنی وا ڕەمەزانە ئینسان خەڵک بە ڕۆژووە پێویستی بە ئیسراحەتە، پێویستی بە ڕووناکیە. دوای 3 ڕۆژ لە بڕانی کارەبای پرۆژەی ڕووناچی مۆلیدە ئەهلیەکان بە مەرجی وەرگرتنی 7,000 دیناری پێشوەختە لە هاوڵاتیان گەڕانەوە. هەر خاوەن مۆلیدەیەکیش کار بە مۆلیدەکەی نەکات لا دەبرێت و مۆلیدەی دیکە لە شوێنی دادەنرێت. نووسراوەکان بۆ کردین بە سوپاسەوە لە دوێنێشەوە لەسەر خەتنی داری ئەم شارە هاوکارمانن لەگەڵمانن. ئێمەش بە سوپاسەوە جوابەکەیمان قبول کردووە ئیش بە مۆلیدەکانەکەین لە دوێنێشەوە هەنێکمان. ئەگەر ئیشی پێنەکەن ئەو نیوەی تر وڵی ئەوە ئیجراتیان لەگەڵاکەن ئەم داری کارەبام خۆشمان لە بەیانیەوە لەسەر خەتین لەگەڵ برادەرەکانمان. هەر مۆلیدەی ئیش بە مۆلیدەکەی نەکا بێ مۆلیدەکەی ئیش پێ ناکا مەفروزە لای بەرە چکە مۆلیدە بۆ ئیشکردن کراوە کێشەکی پارەوەرەگیری و بەستر لەسەر بۆ 120 ساعاتە 130 ساعاتە ئەویان هێشتا یەگەڵا نەبووەوە. بەس ئێمەمیم 7,000 کووەکەینەوە کە موزێ هەبوو لە مانگەکەی کە تعویزەکەینەوە ئەگەر زیاد بوو ئەی گەڕێنینەوە کەم بوو لیان وەرەگرینەوە. سندیکای مۆلیدە ئەهلیەکان دەڵێن بۆ 15 ڕۆژ بڕی 7,000 دیناری پێشوەختە بۆ هەر ئەمپێرێک لە هاوڵاتیان وەردەگرین، دواتریش نرخەکان دەگۆڕێن. بڵین هەر ئەمپێرێک 7,000 دینار پێشێکی وەرەگیرێت بۆ ماوەی ئەم 15 ڕۆژە با بزانین پێشهاتەکان چییە بێ. بەڵێ بۆ 15 ڕۆژەدا ئەم 15 ڕۆژە بزانین ئەم پێشادانێت ئەگا بەکۆ چی ئەبێ. هەر کاتێک کارەبا بڕایەوە هەڵیکەن لە ماوەی بەڵێ هەر کاتێک کارەبا بڕێ ئێمە هەڵەکەین لە 4 عەسر هەڵەکەین بۆ یەکی شەو، لە 4 بەیانیش بۆ 5 بەرەبەیان هەڵەکەین بۆ کاتی بارشەوە. ئەگەر هاوڵاتیەک بنمونە بڵێ من پارەکە نادەم یان چیان ینی ڕوبەڕووی ئێوە بێتەوە کاتە چیەکەن کارباکەی بڕێ بێگومان کارباکەی بڕین بەڵێ ئێمە ئێستش چەندین مۆلیدەمان هەیە سەحەب مۆلیدە پارەی کۆنی لای هاوڵاتی ماوە ئەم کە ئەم شتێشکرا لە دوایە کە داوایان کە پێشکی وەرگین لەسەر ئەوە بوو. ئەمە وێنەی شارێکە کە باجی بێباچی دەسەڵاتداران دەدات، شوێنە کە تیایدا کارەبا لە مافێکی سەرەتاییەوە بۆتە ئامرازی بازرگانی و فشارێکی تاقەت بروکێن بۆ سەرژیانی ڕۆژانەی هاوڵاتیان. ڕامیار عوسمان کەناڵی پێیام سلێمانی. بۆ هەر ئەمپێرێک 7,000 دینار وەرەگرین پێشەکی بۆ ماوەی ئەم 15 ڕۆژە.